والله من پوختەی کارنامەکەی حکوومەت ئەگەر خاڵ بە خاڵی سەریکەی پێم وایە پێش هەموو کەزە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بێ داوای لێبوردن لە خەڵک بکە من هۆکارەکان لاوەکی خەڵک نایزانێ هاوڵاتی بۆچی داوای دەبێت داوا لێبوردن کا بڵێ نەمانتوانی هیچ خاڵێک لە خاڵەکانی ئەم کارنامەیە جێبەجێ بکەین و ئەمەش هۆکارەکانە ڕوونکردنەوە بۆ خەڵکدا بۆ نمونە بەس بڵین دەمانک کەم نییە مامۆستا دەمانک نەخێ بە هیچ شێوەیەک لێ مانگەشە و سەر لێوارە دیارە خەڵک لە 100 ڕۆژە بەرنامەکانی کاری خۆی دەست پێک دەمانگ زۆر ئەوان نزیکە بینەوە لە ساڵێک بۆ نمونە لە کارنامەی حکوومەت هاتووە بڵێ پرۆژەی چاکسازی باشە ئەڵێ تەڵانە مارکی ئەو لایەنانەیە کە بەشداری حکوومەتن و معلومە ئێستا بەناو سێ لایەن بەشدارن و ئەوانە بەرپرسن لەم کارنامەیە کە چی کراوە چی نەکراوە خاڵ یەکەمیان ئەڵێ بەرنامەی چاکسازی دانێن لە مووچە و مووچەی خانە نشین و ئەو بابەتانە حکوومەتی هەرێمی کوردستان دوایەوەی ئەم پرۆژە یاسایە زۆر دەمێکە کاری بۆ کرێ خولەکانی پێشووە هاتە ئەم خولە دوجاریش لەژێر فشارێکی زۆر و ئەملاولا یاسایەک دەرچوو کە هێشتا بەویستی خودی پەرلەمانتارانیش نەبوو بەڵام ئەم یاسایە ئێستاشی لەگەڵ بێ جێبەجێ نەکراوە دوجار بڕیاریان داوە مووچەی پلە باڵاکان ببڕن بیکەنە نیوە ئەمە شتێکی باشە بە پێی یاسا بەڵام زیادەکەی کەلەوانیە بڕن بۆچی ئەچێ بەس دەستکاری ئەوانی تر ناکەن کە مووچیان 200,000 یعنی لە بواری چاکسازی یاساکەش دەرچوو نانتوانی جێبەجێ بکەن پێیان جێبەجێ نەکرد باس لەواکەن ئێمە نایڵین بەرپرسانی باڵای حکوومەت بازرگانی بکەن ئەی بازرگانەکانی وڵاتەکەن هەر بەرپرسەکانین حەزەکەم بزانن یەک بەردوانی بێتیان ڕێگر لە یەک بەرپرس بکەن کە بازرگانی بکەن باس لەواکەن ئەڵێن ئێمە نایڵین گەندەڵی و ئیداری و دارایی بمێنێ ئەگەر گەندەڵی یەک بەڵگەمان پێ بڵێن کە گەندەڵی لە یەک بوارێکە لە یەک سێکتەری حکوومەتا کەمی کردبێ زیادی نەکردبێ گەندەڵی داراییش و ئابووری باز لە بوار شەفافیت دەکەن گەورەترین کێشەی ئەم حکوومەتەی ئێمە نەبوونی شەفافیەتە لە بواری دارایی ئەڵێ حکوومەت ئاشکرایەکە ئەمان کە هاتن حکوومەتێکی تازە وەرەگری ئەڵێ من هاتوومە سەر حکوومەتێک 20 ملیار قەرزارم سەرۆگەزیران وایوت بەس بۆ خەڵقی ڕوونەکەمەوە ئەم 20 ملیارە بە چی قەرزارە نەیتوانی بۆ خەڵک ڕوون کاتەوە بۆ 20 ملیار قەرزارین قەرزەکانی کێن لەکوێ وەرگیراون بۆچی سەرف کراون نانتوانی پێمان بڵێن ئێستاش ئێمە نەوتمان هەیە ئەو داتایی کە ئەوان نایڵێن سۆمۆ پێمانەڵێ بەس بە بۆری نزیکەی 600,000 بەرمیل لەوت ڕۆژانە ئەڕوا بە بۆری بێجگە لە سنوورەکان ئەم 600,000 بەرمیل لەوتە چۆنە فرۆشێ چەندیەتەوە حکوومەت و چەندیە درێ بە کۆمپانیاکان و ئەم پارەی دێتەوە چۆن سەر بکرێ لەگەڵ ئەوەی بەغا یعنی ناکرێمە ڕوونکەنەوە ناکرێ بڵێن ئێمە ملیارێک دۆلارمان لە ڕوزنەفتی ڕووسی وەرگرتووە بۆ کوێمان سەرف کردووە ناکرێمە بە خەڵک بڵێن ئەی ناکرێمان بە حکوومەتی تورکیا بڵێن ئێمە 2 وەج بە پارەمان جاری 500 ملیۆن دۆلارمان لە تورکیا وەرگرتووە ئێستا خەریکی نەیدەینەوە بە فایدە بۆچی وەرتانگرت پێویستەکانتان چی بوو چۆن ئەیدەنەوە چەندی درایە چەندی ماوە خۆمە جەریمە نییە یان ئەگەر باوکێک لە ماڵە ئیفلاس بکە ئەگەر بۆ ئەندامانی خێزانەکەی ڕوون کاتەوە بۆ ئیفلاسی کردووە چی لێ بەسەر هاتووە ئەمە حاڵ و گوزەرانمانە سارەکەمە فرۆشم خانوەکەمە فرۆشم قەرزار بووم ئیفلاسم کرد ماڵم ناڵەکەشی فشاری ناخاتە سەر ئەڵێ باوکمان ئیفلاسی کردووە حاڵەکەی زانین بەس ئێمە حکوومەت دەبینین هەموو ساڵەوە نەوشەکان تازاکات حکوومەت ملیارەکانی لە دەرەوەی هەرماوە بەرپرسەکان هەر لە جێگای خۆیانن بزنسەکانیان هەرماوە کۆشک و تەلارەکان هەرماوە مەسرفەکان لە جاران زیاتر بووە کاکە ئێمە هەموو ئەم قۆناغانەمان بڕیوە ئەم بەرپرسانەی ئەمڕۆ حکومی ئەم وڵاتەکەن هەر هەمووی دوێنێ پێشەوە پێشمەرگە بووین لە شاخ بووین لە شار بووین لە هەر شوێنێک بووین هیچ کەس خاوەنی هیچ نەبوو بەرپرسەکەش ئەو پەڕی ئەگەر ئێسترێک ئەسپێک گوێدرێژەکە بۆ ئاسواری ئەبوو لەوە زیاتری پێ نەبووە پێڵاوەکانی ئەگەر خەڵک بۆی کڕی بێجووتێ پێڵاوی باشی لە پێیان نەبووە خاوەنی سارەش نەبووە مەگەر جێبێکی شەڕی پێ بوو بێ هاتوچۆی کردبێ ئەو کاتا پێشمەرگەش ئامادە بوو گیانی خۆی بە کوشدا چووکە بەرپرسەکەش هەرە و ساوەڕێی خوارد کامەی خوارد هەرو پێڵاوی لە پێ بوو کام لە پێی بوو بەڵام ئێستا کە ئیبینێ ئەو لە ئاسمانەوە ئەمیش لە عەرزایە ئەو خاوەنی ملیارات و ملیۆنەوە ئەمیش نانیە بیخوا کاکە خانە نشینێک 220,000 وەرەگرێ هێشتا مانگی چواری پاری وەرگرتووە وەکو خێریشی پێ بکەن مووچەکەش لە ئاخر وەزارەت ئایدەنە جاری وایە نایدەنێ ئەمە ئیهانەیە بە کەرامەتی مرۆڤ بە کەرامەتی خەڵکێک کە پەککەوتەیە کە پیر بووە کە دەستی لە هەموو شتێک بڕاوە یعنی لە وڵاتەی ئێمە ئەوڵێن ئەوە لە کارنامەکە هەیە باری گوزەرانی خانە نشینان باش دەکەین باشیان کە توانیوانە 1 سنت 1 دۆلار 1 دیناریان بۆ زیادکەن توانیوانە معاشەکان تو ئەرمانگێک پێشخەن یعنی 2 ڕۆژ پێش خەڵکی تر وەریگرن
توانیویانە وای لێ بکەن کە خانە نشین قەرزەکەی لەسەریانە هی 1 مانگی بدەنەوە ئەڵێن باری گوزارانی کەمەندام چاکەین کەمترین موچەی کەمەندامە کە دەست و قاچی نییە کە شەلل دەماغیەتی 150,000 دەدرێتێ هێشتا موچەی مانجی حوتی پاریان ئەمڕۆ وەرگرتووە موچەی مانجی حوتی پار کە 150,000 وەکو خێریان پێ بکەن لە تەواوی دنیا کەمەندام و پیر و پەککەوتە زۆرترین موچەی هەیە ئەمانە با بە خەڵکیشان سوک کردووە باش ئاکرێ وەزیرێک پەرلەمانتارێک 6 ملیۆن وەرگێ جگە لە بزنس و تیجارەتەکان بەس کەمەندانێک 150,000 هەبێ هەویشی مانگی حوتی پار بیدەیە یعنی ئەمە کامەیە ئەو چاکسازەیە کە کراوە چاکسازی لە بواری کەرتی تەندروستی ئەەکەین چی کراوە کۆرۆنا هات خەڵکی خێرخواست خەستخانەی دروست کرد ئەوانەی ئەهلی خێر و ئەوانە بوون کە خەڵکی پێ کە خەڵک پێوتن ئەمانە پارا بن بۆ حەج و عەمرە و ئەمانە هەروانە بوون لە فریا خەڵکەکە خواردنیان دابەش کرد و خەستەخانەیان دروست کرد